سەردانی بەڕێز شاناسخان و کاک دکتۆر بەختیار ئەندام پەرلەمانی عێراقمان کرد بە نوێنەرایەتی کۆمەڵێ خەڵکی خورماتوو لە هەموو چین و توێژەکان داواکاریە سەرەکیەکانی ئێمە ئەوە بوو چاکردنی وەزئی ئاوارەکان ئەگەر ئەوە کەم پێ بکرێتەوە لە ناوچەی داودا بۆ ئەو خەڵکی تا دەربەدەر بووە وەکو خۆتان نەزانن 8,000 خێزانی خورماتوو دەربەدەر بووە لەو شارە و ماوەی 60 ڕۆژ تا ئیستاکە ڕێکخراوەکان حکومەت کاردەوانەوەکانیان وەکو پێویست نەبووە هەروە داوامان کرد لە بەڕێز کاک بەختیار بتوانن کۆمەڵێک لە پەرلەمانەکانی بەغدا بتوانن سەردانی ئەو شارە بکەن کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ببەستن ئەو وێرانکاری کە بەسەر ئەو شارە هاتووە لە جینۆساید و دەربەدەرکردنی خەڵکەکەی هەمووی بە چاوی خۆیان ببینن بۆی بتوانن دەنگی مەزلومیەتی خەڵکی خورماتوو بگێنن بە هەموو مینبەرەکان بە هەموو ئاستەکان تەنانەت ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی قسە بکرێت چونکە ئەوەی بەسەر خەڵکی خورماتووە لەسەر دەستی هێزەکانی حکوومەتی عێراقی بەسەرمانە هاتووە ئەو نییە بڵێ ئێمە خەڵکێک بین داعش بین ئەوان ئەو هێزیان بەرامبەرمان بەکارهێناوە بۆیە ئەوەی لە خورماتوو ڕووی داوە بە هەموو پێوەرەکان جینۆساید و وێرانکردنی ئەو شارەیە ئەگەر ڕێی لێ نەگیرێت ئەوە خراپترە بێت لە داهاتووە ڕنگدانەوەی زۆر خراپیە بێت لەسەر وجودی کورد لەو ناوچانە ئەوان بەڵێنی ئەوەیان داوە کە لیژنەیەک پێک بێنن بتوان سەردانی خورماتووکەن لەگەڵ ڕێکخراوەکان قسە بکەن لەگەڵ UN قسە بکەن کە ماوەیەک پێش سەردانی خورماتووی کردووە راپۆرتەکەی بەو شێوە نەبووە ڕۆشتۆتە سەر هەنیە جێگا کە ئەو جێگانە نییە کە تووشی وێرانکاری بووە و یارمەتی ئاوارەکان بدرێت و چەند لێژنەیەک پێک بێنرێ بۆ ئەوەی لە معاناتی ئاوارەکان و خەڵکی خورماتووکەم بکرێتەوە.